سڵاو بینەرانی بەڕێز فکری سیاسی شیعچیە چۆن بە درێژایی مێژوو گەشەی کردووە سەرچاوەکانی فکری سیاسی شیعچین ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەردی مەهدی تاوتوێ دەکەین. دکتۆر بەخێر بیت. سڵاو کاک سورانیان هەماش. فکری سیاسی شیعە ئەلبەتە هێڵێکە بڵین تەریب بە فکری سیاسی سونە ڕۆیشتووە هەرچەند بە درێژایی مێژوو زۆر دەسەڵاتیان بەخۆوە نەبینیوە. ئەلبەت فکری سیاسی فاتمیەکان جیاوازن چونکە ئەوان ئیثنەی عەشەری نەبوون، جەعفەری نەبوون. پرسیارەکەی من با لەسەرتاوە ئەمە بێت سەرچاوەکانی ئەو فکری سیاسیە چییە؟ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینران و سڵاو لە بەڕێزیشتان. ئەلبەتە من بەرنامەکە بەو ئاراستەیە ئەبم ئەم فکری سیاسی شیعە و لێکەوتەکانی و ئەو تەغیرانەی کە سیستەمی سیاسی ئێران لە فکری سیاسی شیعە کردوێتی، چونکە ڕاستەکەی اختصاصی من بیرکردنەوەی لە فکری سیاسی شیعە لە تاریخی هاوچەرخە لە مێژووی هاوچەرخە، بەڵام هەربێ ڕێشەکانی لێوە دەست پێ بکەین. وەکو بەڕێز ئاماژە پێکرد موازی بە فکری سیاسی سونی وردە وردە لەگەڵ تێپەڕینی کات و لەگەڵ ئەو هەستکردنە بەو مەزلومیەتە و ئەوەی کە خۆیان ناویان نابوو لادان لە میراتی عەلەوی و عەلی، جۆرە لە جۆرەکان سەرەتا شکڵی بە شکڵی عەلەوی و خۆشویستنی عەلی دەیان گروپ دروست بوون. بەڵام وەکو میراتە فکری سیاسەکەیان سەرچاوی سەرەکی هەر ئەلبەتە قورئانە، ئەگەر چی لەناو ئەم گروپانەیە خلافات هەیە لەوەی کە کام قورئان بێتە سەرچاوە، ئەوان کێشەیان هەیە لەگەڵ مێژووی کۆکردنەوە و ئەوان ئەلبەتە گروپەکانیان جیاوازن. بە پلەکەم قورئان پاشان ئەو سنەتەی کە ینی ئەو کردار و ڕەفتارانەی کە لە پێغەمبەرەوە بەجێماوە بەلای ئەوانەوە بەلای ئەوانە بەڵێنەوەن باوەڕیان بێ بوخاری و موسلیم و ئەمانە نییە. ئەجا بۆ ئەوی کە هەر لە سەرداوە تێبینێ بڵم تا کۆتایی بەرنامەکە لەوەی دەقیقتر بێت، فکری سیاسی پشتبەستە بە ڕیوایەتە شیعیەکان، ینی ئەوە وەکو تێبینیەکی ئەساسی کلیلی پشتبەستە بە ڕیوایەتی کلینی و بەڵێ بەڵێ حلی و کلینی و محققی سانی و دواتر نەراقی و دوات ئەتا ئەگەنە خومینی. لەناو لەم سەرچاوانەیە تەجروبەی سیاسی، تەجروبەی ئیمامەت، چ لە ئیختیفایە، چ لە ئاشکرایە، چ بە عەلەنی، چ لە وەلی عەهدی لە دەورەی بۆنونە مەئمونە، هەموو ئەمانەی کە کۆئەکردنەوە پێکەوە گەڵاڵەی فکری سیاسی شیعەیان کردووە لەگەڵ ئەو گێڕانەوانەی کە هیان بووە. ئەلبەتە لە فقی سیاسی شیعە گێڕانەوەکان و تەفسیرەکان زۆر گرنگترن لە خودی مەتنەکان. بەڵام بە درێژایی ئەم فکری سیاسیە زۆر گرنگە ئێمە لە دوو شەی کلیلیەوە داخڵی بین. ئەو ژێکیان بریتە لە مەدرسەی ئەخباری لە شیعە لەگەڵ مەدرسەی ئیجتیهادیە، چونکە گردانیشی باسی وەکو سەلەفی و ئەوەی خۆمانەوە تقریبا واکە بەڵێ لەگەڵ بەوەرگرتنی میانەی دەرکەوتن و بروزی تەشەیع. مەسەلەی ئەخباریەکە بریتە لەو پابندبووانە بە نەریت و بە دەقەوە کە لانەدانە لە میراتەکە و وەگەڕانەوەی بۆ ئوسوڵ و بۆ ئەو پایانەی کە یەکلا بوونەتەوە لای ئەمان. بەڵام مەسەلە ئیجتیهادیەکان کە ئەمە زیاتر ئەتوانم بڵێم لە دەوری قاجارەوە زۆرتر وەکو میراتێکی سیاسی شیعە کە ئەکاتە ئەمڕۆی ئێران لە دەوڵەتی قاجارەوە و لە دوای لە لوتکەشە مەلا ئەحمەدی نەراقی لەوێەوە مەدرسەی ئیجتیهادیەکان ئەلبەتە نەجەف کەم نییە، ینی پێگەیاندنی ئەو شارەزایان و ئاخوندەکانی لە نەجەف هیچی ئەوش بەشێکە لە بابەتەکە. بەڵام من ویستم لەسەر دوو کەلیمەکە باسکەم. ئیجتیهادیەکان بریتین لەوانەی کە لەناو گێڕانەوەکانی شیعە اجتهاداتی معاصر و قیاساتی تازە و جۆرێک لە جۆرەکان سەوابیت و متەغیراتی خۆیان بە شکڵێکی تر ڕێگەخەنەوە. ئەمە چ پەیوەندیێکی بە فقی سیاسیەوەی. ئەلبەتە یەکەم جار ئەمانە کە دروست بوون ئەم جۆرە خلافاتانە لەناو بەعدە کۆمەڵایەتیەکەی فقه دروستە بن. بۆ ئەڵێم چونکە لە بنچینەیە تەجروبەی سیاسی شیعە هێندەی باڵای تەجروبەی سیاسی سنە نییە، چونکە سنە تقریبا بە شێوەیەکی دانەبراو لە دوای ئەزمموی مەدینە و دەوڵەتی مەدینە و ئەزمموی سیاسی پێغەمبەرەوە تقریبا بەتەداوم درێژەی پێدراوە. دەسەڵات هەر لە دەستی ئەوان نبووە لە حاشەیە یا لە خودە دەوڵەتێکی بچووکە لە دەستی عەلەویەکان یا دواتر شیعەکانە هەبووە.
بۆیە خلافاتەکەی کەم جار لە بین ئەساسا جۆری خلافەکە لەسەر کاروباری کۆمەڵایەتی بوو مەسەرەن بۆ من لە مەسلەی ئیمام صادق یا ئەوەی کە ئەوان لە دووکەوانە کە وشەی ئیمامە بەس من لە چاوی ئەوان هەوێسە بابەتەکە ئەبینم ئەوەی کە ئەوان مەسەرەن بە ئیمام صادق یا ئیمام ڕەزا نایە بن ئیمام و ئەمیر لای ئەوان جیاوازە مەسلەی ئیمامەتەکە و ئەو دوانزە هەیانە باوەڕی بە حوتە وەکو زەیدیەکان هەشیانە باوەڕی بە دوانزە وەکو ئیسنا عەشەرەکان کە ئەمانەی ئێران و بەشێک لەوانەی عێراق و بەشێک لەوانەی لوبنان میلادگری ئەمانن بەڵام حەوت ئیمامیەکە زەیدیەکان و حوسیەکان بەڵام بۆی لە دەستی بابەتەکە لە دەستم ڕا نەکات یەکەم جار خلافاتەکە لەسەر بابەتی فقهی بوو بۆ چونکە وەلی فەقیه لەناو شیعەیە بە مانای سیاسی نهات و ئێمە مقەیەدمان هەیە و مطلقمان هەیە وەلی فەقیه مطلق تقریبا ئەوەی کە حسێن فەزڵ الله ناوی نابوو بدعەیەکی ناو فقهی سیاسیە بس بعد سياسي ولايتي فقيه او كدواي بو ولايتي فقيه دوري خميني البته ناتوين بلين ولا خميني دهنري ام بابته نا لخوي لبنشيني اگر قد بين لازموني سياسي صفويه ام جورتك للشيخ نراقي للشيخ نراقي يعني منظري سركي ولايتي فقيه شيخ نراقيه بلان بيش زمينه كاني بو كركي اقرته او كبيلا محقق الساين الدوري شعباسه بيش تاسيس بو دوله الصفوي بياوي لبناني بو يعني يكيك على المكان جبل عامل او انا بو دواي لسردمي شاه عباس ودواي لسردمي شاه تماسبا وفاتك لو فتره تقريبا توي تيكل كردني سياسه ودين تيكل اكاد وخو بخو الصفوي ابيتا كوكروي سرجم او زانا او فقيهاني الشيعه لسران سريدنيا وبانغ كرين بو اصفهان بكم جار بو قزوين بو توريز بو اردبيل بو قزوين ودواتر بو اصفهان كو ابنه هاوتا لقل دولة صفية اما بر لو كان ازمونكي بخيرايتي برم آية فقهي سياسي شيعي ازموني سياسي كردوه بر ميجوي هاوتشرخ البته اما قرت سير كان بزاقي تيكل كان اوان جيا كخويا باوريان وايا كعلي هملوت كي امامت بوا هملوت كي خلافتي جبوا يعني امام لا اوان هردو بعدكي هي لدواي علي كري ابو طالب وتا اجينا ازموني كثير ماني ازموني سربداران مان هي يعني اواني كسريان بتي سداره ويا بتي لنا وإنايا او لبرويك سرتا بنهيني بون دوايش كزني يعني امير كان شي لبرويك هم كزايد من امير يقول من امير يقول دولتك كان دروس كرت او ميجوي كي دريجي هي ام دوله تقريبا لويا سياسه الدين تيكلها بلام لبر اوي ازموني سياسه الدين هميشه كتزور تيكل يكيد خو بخو لنا خويا كي شيء بودروس خوي اخواته بوي ازموني سربداران ازموني كي زور سركوتوني وشي عكاني زور اوانيه بيش اوي بنبوره با قاسم سقط في ابرم بتيان بو املاو مسألة معصومية باسد نكر كشكل سرتشاو سرتشكاني فكر الشيعي يعني لدوانزا اي مكه بلا مسألة اوان بمعصوم زانوك بيغمبر بلا اوان يعني حلقي لنا السنه يا قرآن والسنة تناجري وهي كمسألة قرآن يتبشوا أكيد مثلا السنة رات كيتوا ركبوا إيك السورة كرهم به ركب شواني أما أجر رواياتك هي بتفسير آياتك بقى رواياتك ورجينات لا أوان دوانز إمامي معصوم هي أم دوانز إمامة ربطي أم يعني إمامي منتظر يعني وهي كإمامي مهدية وأيش البته لقل خوايا بيوندي هي وأما كم تازور لنا لدروي ام دوانزي شو ولا خلق كثير ابين ريت يعني ام بي واحد مثلا صالاني رابردوا آية الله خامنئي رهبري كوماري اسلامي ايران لچن شوين مثلا الله من قسم اكد بلام خوا امشتاني خوا قصي يعني بلام سر زماني من حتى يعني لجاتي بين بلان ام قصه مثلا ليل لسانه ياخذ هليه كشتيك الريا ونا هات تنزيل ابو كرده اما زور كونيه او اوان باوريان و تنها پیغمبر معصوم نیه بلکو امام كانش معصوم ام معصوميته واي كردو بو الروايات بهسترا هرشي معصوم بنبورة كاري ائمه معصومن بو بينرتيبغا ما بس دوانزا امامك نك خامنا يو خميني وانا لبنشينا نا بلا نا بس ما اونيه بلام اگر دقت بين اگر كاتكب مينت ولا برنامج باسكن مسألة ولي فقيه لكوماري اسلامي ايرانا ما بتشينا او طبعا بابتي كثير چونك امانه راسه لدوانزا كانين بلام لبر اوي جوري تلفيق سياسيكا بو دروس كردني كياني سياسي وبو اوي رأسي حربي اداري دين ودنيا ورقرن همان او صلاحياتاني امامي زماني ورقرتو بيادئك اماش للرقي دستور
لە ڕێگەی مەرجەعەکانەوە پەیوەند کراوە. بۆیە ئەبینی لە دەستوری ئێرانیە ئایەت الله خامنەیی بڕیارەکانی پێویستی بەوە نیە لە پەرلەمانە پەسەند بکرێت و لە ڕێی دەستگای يعني بڵێن مرشدی ئاعلا مرشدی ئاعلا بڵێ مەبەست ڕێبەری باڵای ئەوەی کە ئێستا ناوی شۆڕشی ئیسلامی ئێرانە بەڵام لە دەستورا ڕێبەری باڵای مسلمانانە. يعني من ویستم لە دواتر باسی بکەم. تەجروبەی دووەم تەجروبەی سەفەویە من سەربەداران هەیە. تجربه شخصيش ما لكوي مختار ومساله انتقام لا انتقام قاعد بل او زاد انتقاميه زاد هي انتقاميه بلام سر بدار ازمونه يبو سركوتو نبو لبل لنا خوان اخوان خواردو عباس كان زفر بدوات الدوري او اخري ما قولوانيا يوزان ام دوري تشيليت تو سير شعباسي قوربك شعباسي صفويبك شعباس لبريك خوي زور زور بهذا ام رينويني يعني زور لزور كان حزو دغدغو ئەنگێزە و شەهوەتی دەسەڵاتی شعباس لە فقی سیاسەکەی ڕەنگەیاتەوە. تەنانەت ئەگەر سەری ئەم نامیلکانە بکەی ئادابی سەفارەت ئادابی هەیئەت کە ئێنەری بە وڵاتان چکە پەیوەندی ئێرانی زۆر سەردەمەوە زۆر ئەبینی فقی سیاسی زۆر زۆر دەستکاری کراوە. مەسەڵەن پێشتر ئەو ئەگەر نامیلکەکەی جۆری سەربڕین بخوێنیتەوە لە لای بەهادینی عامیلی شێخی بەهایی ئەبینی ئەو کرانەوەی کە لەوێ هەیە و لە سەردەمی هاوتایە لەگەڵ شعبای صفویە دیارە ئاسانکاری زۆر زۆری کردو بۆ سیاست. ئەویستم بڵێم چی منە نەتیجەی بیرکردنەوە لە تاریخی صفوی بەڵام لەو سەردەمەی بۆن من لە سەردەمی شاه حسێن سوڵتان حسێنی صفویە لەبەری زۆر زۆر لاواز بوو سەرکی شێخ الئیسلامی ئەبێتە مەرجەعی گەورە تەنانەت شا ئەچێ بیرەکاتەوە تەنانەت لە کاتی شەڕا ئەڵێ تۆ شەڕ مەکە پێی خوا خۆی عقوبەی ئەو هێرشە ئەیە کە مەسەڵەن بۆم لە ئۆزبەکەکانە یاخود لە ئەفغانەکانە کە یەن بەرەو صفوی دانیشتووە ئەڵێن با بچین لەشکر ئامادەکەینەوە خەریکە وڵات ئەگیرێ ئەڵنا من دوعام کردووە نەکان دوعایان بۆ کردوم کە بۆی وڵات سەرکەوتی بێت ئەمە من لە لاوازی خۆیەوە ئەمێ بڵێم چی لەو کاتانەی کە دەسەڵات زۆر زۆر بەهێزە میر سوڵتان زۆر بەهێزە فقی سیاسی کەواتە با بڵێن لەو کاتە سوڵتەی دینی و سوڵتەی سیاسی جیاواز بوون وەک ئێستای ویلایەتی فەقیه نییە. نانا بەدڵنیایی زۆر زۆر گرنگە ئەم باسی بکەین ئەم وەرچەرخانە چییە لە مێژویا و چەرخەڕوویەوە سەیری کە من یەک فتووە لە دەستنووسێگەیە هی شێخ الئیسلامی ئەواخری صفویە قسەی کردووە لەسەر مەسەلەی شەراب قسەکە لە کاتێکە لە سەردەمی شەعباسە لەناو ئەسفەهانە گەڕەکی دروستکرە گەڕەک هەبووە هەر ئیشی بەرەمێنانی شەراب و مەشروب بووە گەڕەک هەبووە پێیان وتووە ینی ڕوسپیتیا بوو ڕوسپی سۆزانیەکانی ناو ئەسفان هیچ کێشەیەک لەم بەڵێ بەڵێ ینی ئەمانە لە دەورەی صفویە هەبوو ئەگەر تۆ لە تێکست دەستنووسەکانەوە سەیری ئەو بکەیت زۆر زۆر شتی پێچەوانەی ئەو دەسەکەوت کە ئەمڕۆ ڕیوایەتی کۆماری ئیسلامی ئێران یاخود ویلایەتی فەقی لە نەجەف یا لە قومەوە بیبیسیتەوە بە پێچەوانەوە کە سێرەکەی لە دەورەی شێخ الئیسلامی ئەخیری صفویە لەبەری سوڵتە زۆر زۆر لاواز بووە سوڵتەی لاوازیش تۆ دقت بە لە هەر شوێنەکە سوڵتە نەیتوانی چاکسازی بکە نەیتوانی خەمی خەڵک بخوا نەیتوانی خەدەمات پێشکەشکە خورافە بەهێزە بێت و هەروەها ڕیوایاتی فقهی جزئی زۆر بەهێزە بن خەڵک واز لە مەقاصد دێنێ ڕۆکاتە خوان مەشغوڵە بەڵێ مەسن تۆ هەر لەم سەردەمانی خۆمانە ئەبینی سەرەکەن فاڵچەکانی ناو دین دوعا نوشتە نووسەکان چی پێڵێن ئەوانە زۆر زۆر گەشەکەن لەو سەردەمەشە دەیان فتووە هەیە دەنووسەکانیان ماوە پارێزراون لە ئەرشیفی دەنووسخانەکانی ئێرانە بۆ من لەسەر زەنگی دەف قسەی کردووە لە کاتێکا سازە بۆ لە ئێرانە لەسەر ئایا کچ گۆرانی بڵیان نەڵێ ئایا لە کۆڵانکانە ئەکرێ شەراب دروست کرێ دوای وایان کردنا با بەس ئەرمەنەکان دروستیکەن لەبەر ئەرمەکانەوە نیە جۆرە لەمە بەس نەچی بوو لە دەورەی صفویە جیاوازێکی زۆر زۆر هەیە بەڵام بمانێ نەمانێت لە دەورەی صفویە تێکەڵکردنێکی زۆر لە هەندێک سوڵتانی لاوازە تێکەڵکردنێکی زۆر لە بینی دین و دنیاە دین و سیاستە ڕوویە لەو شوێنەیە کە سوڵتەکە بەقوەتە بەعکسەوە دین بەکارێنێت لەو شوێنەیە کە سوڵتەکە لاوازە دین سوڵتەکە بەکارێنێت ئەم نەریتە ڕۆشت حکومەتی قاجار حکومەتێکی زۆر لاواز بوو لە زۆر سەردەمیان لاواز بوو لەو سەردەما لاواز بوو سەرەکەی تەنانەت فتووامان هەیە ئەوەندە دەسەڵاتی چوو بێناو حرەمی شاکانی قاجاریشەوە مفتی دیار یاخو بڵێن مەرجەعی باڵای شیعە مەرجەعی عەلەمەکەیان فتوای دەرکردووە بۆ ئەوەی کە قەیناکە ئەم سوڵتانە ئەوەندە ژنی هەبێ قەیناکە ئەم ڕۆژوو نەگرێ مەسەلەن فتوا هەیە ناسردین شاه توانێت ڕۆژوو نەگرێ لەناو ئێرانیش هەیە مسافری ژنیە ئەم شتانیانە بوو خۆی ئەمە نیشانەی چییە ئەمە نیشانەی ئەوە نییە ئەم ویسەتی ڕۆژوو نەگرێ شاکە زۆر لاواز بووە حەزی لە ڕۆژووگرتن نەبووە بەڵام نیشانەی تریتایە کە ئەویش ئەوەیە
شای ڕۆژنەگر پێویستی بەوە نیە مەلایەک پێی بڵێ ڕۆژن بەڵام ویستوێتی زانیوێتی خەڵک بەگوێی خۆی ناکە شەرعەتی نەبوو ناو خەڵکە پێویستی بە شەرعەتی مەرجەعەکە هەبوو پێ شەرجەمە تەمان ئەو کاتە ئەمە تا ئەم دقیقە باسیکەین ئەمە تەنها یەک مەرجەعمانە بۆ کاتە ئەوش بریتی بوو لە نەجەف هێشتا قوم دروست نەکراوە باسی قوم لەکەیە دروستە قوم لە سەردەمی پێشەوەی باسی قوم بکەم تا یەنە سەردەمی ئەواخری پەهلەوی دین شکڵی تر وەرەگرێت یعنی دین لەناو پەهلەوی 1926 تا جۆرەگرێت دوای هاتنی ڕەزا شاه بەڵێ هەر خۆی ڕەزا شاه مؤسسی پەهلەویە بەڵام لە ساڵی 21ەوە کەو کاتە ڕەزا خان بوو یا ڕەزا میرپەنج بوو ئەو کودەتایەکی کرد لەگەڵ لە ساڵی 21 5 ساڵێک حاکمی فعلی ئێران بوو بەس ناوی ڕەزا شای پەهلەوی نەبوو یعنی هێشتا قاجار بە فۆرم قاجار و بەڵام بەکردە ڕەزا خان یا ڕەزا شاه بوو دوایی خۆی کرد بە پەهلەوی لەو سەردەمەیە لە بیستەکانە مەرجعی قوم دروستەکرێت و ڕەزا شاش دروستیەکە ڕەزا شاه دروستەکە بۆ دروستیەکە یەکەم من ینی دۆخێکی سیاسیە قوم دروستە ینی مەدرسەی قوم تازەیە مەدرسەی هەم تازەیە هەم دۆخی سیاسی قومی بەرەمێناوە نەک دۆخی دینی زۆر بۆ نەجەف ڕکابەری نەجەف بەڵێ ئەگەر سەیری 1920 بکەیت ئێمە لەم ناوچەیە ئەوەی کە پێڵن ئیمپریالیزم یاخود وڵاتانی میراتی پاش جەنگی یەکەمی جیهانی ئەبینی داگیرکەرانی وەکو بەریتانیا فەڕەنسا کوێ ئەم ناوچانی بڵێن مەناتیقی مەغلوبەی عوسمانی بمبورە کاتمان زۆر کەم ماوە بزانم فریان ناکەوین زۆر ینی پێت وایە ویلایەتی فەقیه لەسەر چ بنەمایە باش ویلایەتی فەقی تۆ مەبەستی ویلایەتی فەقی ئێستا بەڵێ ویلایەتی فەقی ئێستا آخر زۆر گرنگە ئەمە ڕوون کەم و ئەزانم کاتەکە یارمەتیمان نایە بۆچی قوم دروست کرا دروستکردنی قوم بریتی بوو لەوەی نەجەف لەژە دەستی ئینگلیزەکان نبوو ئەمە یەکێکە لێنەکان تا ئەو لەقەیە سونە و شیعە لە عێراقا دژی ئینگلیز بوو دووەم ئەمە بۆ مەرجع زۆربەیان لە دەوری مەشروطە ڕۆشتە ئێران و نەجەف کراوەتر بوو لە ئێرانیەکان لە عولەمای ئێرانیەکان نەجەفەکان ڕۆشتن وەکو نائینی وەکو کاشف الغوطا زۆریان ڕۆشتنە ئەوێ ئەمانە کاریگەریان جێهێش لەسەر فقهی سیاسی و پەریان نا بە حرەکەی ئیجتیهادی لەناو ئێرانە ئەم بزوتنەوەیە وای کرد بوون بە ئاوارە ینی بوون بە غەریب لەوێ لە بەرەوەی لێر لەگەڵ زابینات سونە و شیعە دژی ئینگلیز بوو بەیەکەوە لە عێراقا بڕۆ سەری سەورەی ئەشرینک بەیەکەوە بوو زۆر دژی بوون و تەنانەت شیعە لە نەجەفا هەستیان کرد لەژێر سوڵتانی لەژێر دەوڵەتی غاسیبا یاخود دایکراوە ناتوانێت تۆ بیرکەیتەوە بۆیە موقەتەن حەزیان کرد شوێنێکی تر هەبێ هەمویان وەکو مهاجر ڕایان کرد بۆ ئەسفەهان یاخود بۆ قومیش بەرهەمی ئامۆزایەتی وەک لەم ماوەی ئەم خوێندەوە یەکێک لەوانە لە عولەمای نەجەف دژ بە کەسێکی شیعە کە لەگەڵ ئینگلیزایە ئەڵێ تۆ ژنەکەشت لە حرامە لە بەرەوەی لەگەڵ ئینگلیزا دژی دەوڵەتی عوسمانی زۆر هەموو ئەو کەسانی کە ئەو کەسانی کە بەشداریان لە حکوومەتی عێراقی کرد و بە حاڵ مەشرب شیعە بوون زۆربەیان لە حوزەی نەجەف بێبەری کران یا لە تەشەیع یاخود بە متەساقط لە قەڵەمەدەن یاخود بە منحرف ئەوە زۆر ڕوونا تەنانەت یەکەم وەزیری ئەوقاف کە دروست کرا دوای چەند مانگی وازیەنا شەهرستانی وەزیری ئەوقاف یەکەم لەکوێ سەر جا من زۆر گرنگە باسی ئەو بکەین ئایا بۆچی شیعە لە سەرەتای دامەزرانی عێراقا سوڵتەی وەرە من ئێستا بیرەوە ڕەزا خان ڕەزا شاه ئیستیغلالی ئەم بۆشایی شیعەی کرد بیری کردەوە بۆچی ئەو دانی بە عێراقا نەئەنا تا 1930 دانی بە عێراقا نێناسان تەنانەت هەموو کاروبارەکانی عێراقی لە ڕێی وەزیری مختاری بەریتانیا ڕێگە خستە دانانێ بە عێراق وڵاتێکی تازە تەسیسە پێڵەن جەدید تەسیس ئێمەدان بۆ وڵاتە نانێن بۆیە هات بانگێشتی سەرجەم عولەماکانی کرد بۆ قوم لەوێ قومی بۆ دروست کرد و ڕەزا شاه خۆی ڕۆشتە سەردانی قومی کرد لەگەڵ ژنەکەی دواتر حەمە ڕەزاش بە هەمان شێوە دوو مەرجەعمان هەبوو هەر بە تام و بەنامەی نەجەفەوە ئیداری حوزەی قومیان کرد یەکێکیان بریتی بوو لە ئایەتوڵا حائیری دومیان لە ئایەتوڵا بروجەردی هیچ کامیان لە ویلایەتی مقەیدە تێپەڕیان نەکرد دوو جۆر ویلایەتی بینەر تێبگا ویلایەتی مقەیدە و مطلقە چییە دوو جۆر ویلایەت بەخۆی سێ جۆرمانەیە بەس من لەبەر خێرایەکە دوو ئەساسەکەی باسەکەم ویلایەتی مطلقە ئەوەیە کە لە ورد و درشتی کاروباری مسلمانی شیعەتە دەخولەکان سیاسی و غیرە سیاسی و مەسەلەی ئەحوال شخصی و مەسەلەی محاکم و مەسەلەی مارەبڕێن و تا ئەگاتە مەقاصد يعني هەمووی بەشدایە مقەیەدە تەنها لە کاروباری کۆمەڵایەتی و لە مەسەلەی زەواج و میرات و ئەحوال شخصی ئەوانەیە بەشدارێکە و مەرجە محاکمی دەوڵەتانی زۆرینە مسلمانی شیعی پابند بن بەم کۆمەڵایەتیەوە تقریبا بۆی کە بوو بەرچاوڕۆنی هەبێت سیستانی و خومینی یا سیستانی و خامنەی بەراوردکەین تقریبا جۆرێک لە جۆرەکان یارمەتیمان ئەگەرچی سیستانی لە وەستا زۆرتر نزیکترە بەتایبەت دوا کەوتین سەدام مەرجەعی سیستانی
وستايل لي هذا يعني لبيني نمطلقي تواو نمقيدي تواويشه شو خد زين بس تدخلي سياستنا تدخلي سياستنا بلام لما حكمت تدخلك مثلا لدستور تدخلي كرت وانيا لشر 11 تدخلي كرت ولايتي مقيده امرجناك بس هو فتوى وبلام او ريبيداني لكيو ورقت لو استق رضا خان هذه استغلال امي كرت خوي كرب يعني برجي ديني با يا با حكومتك خوي بلا رقي قماوه او دو كسيك باسم كردن هيش كاميان حائري وبروجردي زور في شارع اخر ياسر كذا دخولي سياسي بكنا هم رضا پهلويه كم ودوم في شارع ياسر كرد هم معارضه كان شي داوایان کرد بەڵام یەکێک لە خوێندکارەکانی کە تقریبا ئیشی نووسینگە و بەڕێوەبردننی توڵا بروجەردی بەڕێوە برد زۆر وریاتر و بزێوتر و سنوور بەزێنتریش بوو کە بریتی بوو لە ڕۆح الله خومەینی ئەو کاتە لە نووسینگە ئێو ئیشێ کرد لە ساڵی 64 ڕم نەکردبێ کە بروجەردی وفاتەکە ساڵی شەمسی وەتاویەکە تێکەڵەکە بە دەقیقی دیاریکەین ئەو خێرا باشترین کەسێک کە میلادگیری ئەم بوو خومەینی کرا بە ڕابر بەڵام خومەینی لە ساڵی 64 نامیلکەیەک دەرەکات ڕێک سەرجەم بیرکردنەوەکانی ویلایەتی مقەیدە ئەگۆڕێ بە ویلایەتی مطلقە لێرەیە کتێبێک دەرەکا اجتهاد لەوێ ئەڵێ پێویستەکە نەک ئەوەی کە ئەیانوت ئیمام یاخود مەرجع بەشداری سیاستکە بەڵکو ئەبێ ڕەسی بەڕێوەبردننی سیاست بریتی بە لە مەرجع بریتی بە لە ئیمامی يعني ولي فقيه تا كاتي ما يدير ام نايبي امامه ام اجتهادي خميني قرزاري عراقي كان من اول بيرنتش قرزاري عراقي كان بوشي قرزاري عراقي كان تا صال 1950 كان شيعة تاچلو شش هیچ وزيري كان نيه اگر كوي كموا ليش لكان يعني تاچ لكان شيعة نتونا حكومه عراق كان بوشي وهيج حزبي شي دروز نكرت شو فقهي سياسي الشيعي باوري وابو مادام امام زمانيت تو نابي بشي شيء او بكيت بويا لناو حوزي نجفا كسيك هلا كويت صدري قوريان هلا كويت او اجتهاد دركا الله اتوين حزب دروس كان امل كيو دروس كان امر ربطي محمد باقر الصدر ربطي بهنا وهي او شو تري هذا مؤسسه حزب دعوه اجتهادي اخر اسمه بلم يعني اجتهادك زور ناباوي كرد لنا وين اي جاوبوتي بحزب دروسكي بوش حزب دروس كرد ليش لكان زور بي جنجكاني نجف يا ابن بالشيوعي يا وكو حزبي وتجمعاتي سياسي ابن باخوان اخوانا كان لبروي كخوتان زان اخوان سنوري برتسكي شمولي زور هيتو لمن شارزاتي لو بابتها لجاتي باوان استيعابك امشغاري كردن وتي برون خوتان حزب دروس كان بولغ اما ابن شوف فقك زالتر امشغاري بس الاخوان زاله كيك لك كشندترين دردكاني اخوان المسلمين كاتي اوني من اولياء باسكم لويا امشغاري شعكتي برون حزب خوتان دروس كان لا تحليل وان درسون اخوان شو الحزب كان دروس كان بفتوى كي دروسيان كان صدر وتي بوي كان مان باقي صدر بوي كان مان نبن ب كوان كان نبن مشروع لا ترسيش يعني كاردانوي تشب هاتن فتواك درك تعمل فتواك جي خوي نقرد فتواك الزور بمرحله الاقلام درا تارا دي كافر بون ومنافقين ونازف شتي درا يا بلان فتواكي لنا وشارع السياسي الشيعيه جي كوتي دروس كرد وحزب دعوي دروس كرد لو كاتب بلين دش السكانه صدر كان جيكبو چونکە ئەو کاتی ئادامە کرێ لە شتاوەی 54 ساڵێکە ئازان بەڵام لە مەدرسە ئیجتیهادیەکە بەهۆی ئەو پلانی کە بڕی بووی بەهۆی ئەو وریایە کە هەیبوو بەهۆی ئەو دۆخە سیاسی کە دروست بوو لەناو عراقا و گەنج نەما بوو ئەمان باەکە تا دەرسێکی پێ بڵێنەوە لە سەدا 49 نەجەف شوعی ئەوی تریشی معجب بوو بە ئیخوان بە ڕەخستنەکانی ئیخوان بۆیە ئەم فتوایە لە عراقا حزبی داوای دروست کرد حزب الدعوة لبركة قاچاق بول العراق زوربيان روشنا إيران لقم أم لنا حوزة جواز كان لنا أجريان جواز قما مناقشة أم بابا تكرا لوي خميني لنا أم جريان معجبي أم جريان أبو أم رشكا فقيان أبو بويا كات هيش قصي نكرت وكو تلبيك مطيعي برجردي وجرعتين تلبي هيش نود لو سردمايا بلام لقال خوي بولي مرجع أم فتواي دركرت أو بو خباتي بوكر دواي دركرا دواي شو نجف دواتر لكات الشورشي نتوكاني إيران رويا الشعر يخستني هي يعني تنظيماتي هي خمس وانا كويا كاتوا بويا بهوي أم رجعوا بهوي أوي سياسة دنياي تيكال كرد وهو إبداعي ككردي لنا فقه سياسي الشيعية خوي بو برابري إبداع بدعة بلى إبداع بدعة خوي إبداع بدعة زول يعني خزمية كان أو زي كان فاهم بلى هنا يناو بدعي فقه سياسي حسين فضل الله يعني حسين فضل باور يعني لقلنا مشرباني يا اخوان من بويا ويقوم دوباره كذا راسك اجينا
تۆزی ئیبداع ینی خەڵقی شتە بەڵام بدعا دەستکاریکردنی شتە فرسەتێکی گەورە دروستە بێت هەم سیاسی هەم کۆمەڵایەتی هەم دینی بۆ خومێنی فرسەتی کۆمەڵایەتی ئەویش ئەوەیە کە هەر خۆی تاقانە ماوەتەوە و نەجەف لەژێر حکوومەتیە سیاسەکانی عراق ڕۆژ بە ڕۆژ سەرکوتریانە کرد فرسەتی کۆمەڵایی دروست بوو ڕەزاشای پەهلەوی محەممەد ڕەزاشای پەهلەوی هەڵەیەکی زۆر سیاسی کرد کاتێککە نەوتی دەستکەوت و نەوتێکی زۆری کەوتە بەردەست بێمنەت بوو لە مالکینی زەویزار و دەوڵەمەندەکان و سەرمایه‌دارەکان ئەوە بوو ئیسلاحی زەراعی کرد خومینی پێچەوانەی شەپۆلی دنیا ئیسلاحی زەراعی حرام کرد وتی هەر کەسێک زەوی مەلاکەکان بەکار بێنە دەرەبەکان بەکار بێنێت حرامە هەرچی خاوەن کار و سەرمایە پارەکانی خۆیان ئەیا بە خومینی بۆی دژی ڕەزاشا بۆسێ من لەسەر ئەوە زۆر ناڕۆم بۆ بەرنامەیەکی تر خاڵێکی سێم لە ڕووی سیاسیەوە گەلانی ئێران زۆر تووڕەبوون لە محەممەد ڕەزاشا پەهلەوی خومینی دەرکەوتتر کرد خاڵی چوارەم بەریتانیا ئەمریکا ڕۆژئاوا لە ڕقی گرانکردنی نەوت و لادانی محەممەد ڕەزاشا هاتن معارەزەی ئێرانیان بەقووەت کرد معارەزەی ئێران خومینی تقریبا منەظەمترینیان بوو ئەو بوو بردیانە فەڕەنسا وە لە فەڕەنسا هەمووکو مەرجع دەرکەوت هەمووکو مەرجعی سیاسیش دەرکەوت بۆیە شۆڕشی نەتەوەکانی ئێران دوایی خومینی بە ئیسلامیزەی کرد ویلایەتی فەقی مطلقی بە فۆرمێکی بەهێزتر و کاریگەرتر بەجێهێشت خۆی لە ئەسڵا لێرەوە بەرنامەکە ئەوە دەستی پێ بکردایە بەڵام بۆ جارێکتر زۆر سپاس سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی تر بۆ میوانێکی تر خواتان لەگەڵ